الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. بپشتیوانی خوای گەورە بەردەوامی لە تەفسیرکردنی سوورەتی پیرۆزی مەریەم باسی ئەومان کرد کە بەسەرهاتی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم هەندێکیمان باس کرد، بەڵام ئەم پیاوە بە تەمەنە سەلامی خوای لەسەر بێت تەمەنێکی زۆری بەسەر بردووە، وەک خۆی دەڵێت لەو پەڕی پیریدایە تەواو پیر بووە، خێزانەکەیشی بە هەمان شێوە، بەڵام بۆچی داوای منداڵ دەکات لە تەمەنێکا کە نزیکی 100 ساڵ زیاتر یا کەمترە، مناڵی نییە. فەرمووی وئینی خفت المەوالیە من وەڕائی، خوایە گیان کۆمەڵێک خزمم هەیە، کۆمەڵێک کەسم هەیە، بەڕاستی دەترسم لە دوای مردنم ئەم خزمانم ئەم کەسانم عیبادەتی خوا بە پێی پێویست نەکەن، ئەو بانگەوازەی خوا و ئەو دینەی خوا بڵاو نەکەنەوە، چونکە مەشغوڵی دنیان لەبەر ئەوەی خوایە گیان حەز ئەەکەم ئەو دینەی تۆ بەردەوام بڵاو بکرێتەوە. لەمانەی کە هەمە ئەم خزمانەی کە خۆم دەیاناسم هیچیان شایانی ئەوە نین کە جێگای من بگرنەوە، خزمەتی ئەو دینەی خوا بکەن. تەماشا دەکەی پیاوێکی بە تەمەن سەلامی خوای لەسەر بێ کە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای منداڵ دەکات لەبەر ئەوەی کەسێک نییە جێگای بگرێتەوە ئەو دینەی خوا بڵاو بکاتەوە، خەمی ئەو تەنها دینەکەیە بڵاو بێتەوە. ئەمە هۆکاری سەرەکی بوو کە داوای منداڵی کرد. لە قورئاندا هۆکارێک تریش باس کراوە، کاتێک کە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم دەڕۆی بۆ لای مەریەم سەلامی خوای لەسەر بێت، تەماشای دەکرد لە هاوینە میوەی زستانی لایە، لە زستانە میوەی هاوینی لایە، ئەو شتەی کە ئەو میوەی ئەو خواردنەی لای ئەوە هەبوو لە هیچ شوێنە سەر زەویان نەبوو. بۆیە کاتێک کە ئەوەی بینی خوای گەورە ئەوەندە ڕێزی لێ گرتووە، دەیفەرموو ئەی مەریەم ئەمەت لەکوێ بوو ئەم خواردنە؟ ئێستا کاتی ئەم میوەیە نییە. قالت هو من عند الله، ئەوش دەیفەرموو ئەوە لەلایەنی خوای پەروەردگارەوە پێم بەخشرا وەکو کەرامەت و ڕێزێک. جا لەبەر ئەوەی کە کاتێک کە ئەم ئافرەتە ئیمانداری بینی یەکسەر حەزی کرد خوای گەورە منداڵی پێ ببەخشی، بەڵکو خوای گەورە منداڵێکی ئاوهاش بە ئەو ببەخشێ کە ئەو دینەی خوا بڵاو بکاتەوە. کەواتە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم خەم و خەفەتی تەنها ئەوە بوو کە دینەکەی خوا بڵاو بکاتەوە، تەنها مەبەستی ئەوە دینی خوا بەرپا بێت، بۆیە داوای منداڵی کرد. کەواتە ئێمەش پێویستە خەمی ئەو دینەمان بێت، ئەو دینەی خوا بە خەڵکی ڕابگەێنین، خۆمان بە خزمەتکاری ئەو دینە بزانین. مۆبایلت پێیە، پیجت هەیە، ئەکاونتت هەیە، وتار بڵاوکەرەوە، قورئان بڵاوکەرەوە، بابەتی ئاینی بڵاوکەرەوە، خەمخۆری ئەو دینە بە، بۆی کە بەیانی گەڕایت و خزمەتی خوای گەورە لە ڕوت بێت بڵێ خوایە گیان من خزمەتی ئەو دینەی خۆتم کردووە. کەواتە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆچی داوای منداڵ دەکات؟ لەبەر ئەوەی کەسێک لە جێگای خۆی دوای خۆی جێگای خۆی بگرێتەوە، ئەو دینەی خوا بەرپا بکات، ئەو دینەی خوا بڵاو بکاتەوە. کای ئێمە خەمی و دینەمانە. یەکێک لە پیاوچاکانی خواناسانی ئەم سەردەمی پێشوو مەسم لە ئیسلامە، ئیمامی سوفیانی ثەوری ڕەحمەتی خوا لێ بێت، یەکێکە لەو کەسانی کە زۆر بەڕاستی ئیمامێک گەورە بوو، کە لە سەردەمی ئیسلامدا ئیمامێک گەورە بووە. دایکی بێوەژن بوو، دەیگوت ڕۆڵێک گیان بڕۆ بە دوای عیلمی قورئان و حەدیثا بگەڕێ، بڕۆ عیلمی شەرعی فێر بە، منیش تەرشی دەڕێسم و خزمەتت دەکەم، مەسروفت دەکەم. ئاخ چەندێک خەمخۆری ئەو دینەیە. دەی ئیمامی سوفیانی ثەوریش بووە ئەو پیاوە گەورەی کە کەوت سوفیانی ثەوری ئەوەی خوێنەواریە بێ و لە دین شارەزا بێ، دەزانێت چی ئیمامێک بۆ ڕەحمەتی خوای لێ بێ. دایکی تەرشی دەڕێسا، بەس مەسروفی کوڕەکەی خۆی دەکرد بۆ ئەوەی کوڕەکەی پێ بگا، بەڵام چونکە لەگەڵ خوادا ڕازگۆ بوو خوای گەورە کوڕەکەی زۆر گەورە کرد، ڕەحمەتی خوای لێ بێ. خۆشەویستان با خەمی ئەو دینە بخۆین، بۆی ئینشاءڵڵا بە شێوەیەکی جوان بگەڕێنەوە بۆ خزمەتی خوا.
ئەو بەسەرهاتەی کە هەمومان ئەمڕۆ بیستمان و شەو بیستمان، پیاوێکی بەتەمەن کە ناوی حاجی کەریمە ڕەحمەتی خوای لێبێ، کەسمان نەماناسیوە هەتاکو و وەفاتی کرد، بەڵام بە جۆرێک مرد هەمومان ئاواتە خوازین خوای گەورە ئەو مردنەمان پێ ببەخشی. بە جۆرێک مرد ئاواتە خوازین خوای گەورە مردنێکی ئاوهاش بە ئێمە ببەخشێ. پیاوێکی بە تەمەنی سەروی 6 ساڵە، ئەهلی مزگەوت بووە، دوایەوە کە فتار دەکاتەوە دوێنێ ئەم کاتە لە ژیان بوو، دوایەوە کە فتار دەکاتەوە لە سەجدەدا وەفاتەکە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم هەر کەسێک خوای گەورە ئومێدی خێری پێی هەبێ و خۆشی بوێ لەسەر خێر و چاکە دەیمرێنێ. دە وەڵڵاهی هەزارها خوێنەواری وەک ئێمە ئاواتە خوازین وەکو کەسێک بمرین کە لەوانەی خوێنەواریشی دەبێت، بەڵام لای خوا زۆر گەورەیە. دیندار بە بۆی کە مردی هەموو خەڵکی ئاواتە پێ بخوازت. خوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمێ دوعای ڕۆژوان قبوڵە، ئێمەش دوعا دەکەین خوای گەر ئەو مردنە جوانە بە نسیبی ئێمەش بکەین، ڕۆژ بشکێنە لە ناو مزگەوتە لە ناو نوێژی سونەتە یانە دەرچێ. وەڵڵا خوا ئەوە بە هەموو کەسێک نابەخشی، وەڵڵا ئەوەش شایانی نەبێ لەگەڵ خوادا ڕازگۆ نەبێ خوا قەت پێی نابەخشی. لە سەجدەدا کە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم نزیکترین کات کە ئینسان لە خواوە نزیک بێ و کاتێک کە لە سەجدایە. ئەم پیاوە بەڕێزە حاجی کەریم ڕەحمەتی خوای لێبێ لە نزیکترین کات کە لە خواوە نزیکی وەفاتی کرد، بەڵام لە ناو نوێژدا. ئەوە ئاخر خێریە. با ئێمەش هەوڵ بدەین باش بین لەگەڵ خوادا ڕازگۆ بین، بەڵکو خوای گەورە مردنێکمان بە نسیب کە مردنەکەیشمان ببێتە هۆکارێ بۆی خەڵک بەخۆی دابچێتەوە. هەندێک کەس دەمرێ مردنەکەشی داعوە و بانگەوازە، وەڵڵا مردنێکە خەڵکی دەوانێت مەشروب خۆریش ئاواتی پێ بخوازێ. دەبا خەمخۆری ئەو دینە بین، خەمخۆری قیامەتی خۆمان بین، دڵنیا بە خوای گەورە بە شێوەیە دەمان برێنێ لە ناو هەموو خەڵکیان خۆشەویست بین. یا ڕەبی خوای مردنێکی ئاوهەش بە نسیبی ئێمە بکەی، لە سەجدەدا لە نزیکترین کاتە خوای گەورە ڕۆحمان بکێشی. بەڵێ خۆشەویستان، زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمی وەکانەت امرأەتی عاقرا فهب لي من لدنك وليا. خوای گیان خۆت ئاگداری زانای دانای خێزانی من نەک ئێستا کە چۆتە ساڵە و پەکی کەوتووە، هەر لە گەنجیشا منداڵی نەدەبوو. جا سبحانڵە دوو جۆر مناڵەبوونمان هەیە. جۆرێک هەیە هەر لە گەنجیە کەسێک ئافرەتێک هەر لە گەنجیدا منداڵی نابێت، ئەمە جۆرێک لە جۆرەکانی مناڵ نەبوون. جۆرێک ترمان هەیە دوایەوەی کە ئافرەت لە سوڕی مانگانە دەوەستێتەوە ئیتر منداڵی نابێت، کۆتایی پێدێت، هەتا سوڕی مانگانەی هەبێ منداڵی دەبێ. بەڵام پیرێژنێک کە 20 ساڵ 30 ساڵ 40 ساڵ 50 ساڵە کۆتایی بەو مەسەلە هاتووە، ئەمە قورسترە، چونکە ئەم ئافرەتە هەر ئەسڵەن لە گەنجیە منداڵی نەبووە، ئێستا کە سوڕی مانگانی نەماوە هێرکەی نەماوە چۆن منداڵی دەبێت؟ ئەمە قورسرە. بەڵام لای کێ؟ لای مرۆڤ قورسترە، نەک لای خوا. بۆیە فەرمووی وەکانەت امرأەتی عاقرا. خوای گەورە خێزانم هەر لە گەنجیشا منداڵی نەبووە، بەڵام فهب لي من لدنك وليا. خوای گەورە منداڵێکی چاکم پێ ببەخشی کە جێگای خۆم بگرێتەوە، ئەو دینەی خوا ئەو پەیامەی خوا بڵاو بکاتەوە. کەواتە زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای شتێکی مستەحیلی کرد، مەحاڵ، لای خەڵکی نەک لای خوای گەورە. کەواتە خێزانی هەر لە ئەسڵدا منداڵی نەبووە، هەر لە گەنجێتیدا هیچ منداڵی نەبووە، ئێستا چۆتە ساڵە و پیاوەکەی داوای منداڵێک دەکات، بەڵام خوای گەورە بێگومان پێی دەبەخشێت. لەگەڵەوەدا بێهیوا نەبوو، وڵات من خێزانم لە گەنجێتیا منداڵی
ئافرەت لەم تەمەنەدا منداڵی نابێ ئەوە ناڵێت چونکە دەزانێ خوایەکی گەورە و بەدەسەڵات هەیە کە هەموو شتێک لە ئاسانە. برادەرێک وتی پیاوێکی بە تەمەنم دەناسی لەم شاری خۆمان، پیاوەکە زۆر بە تەمەن بوو بەڵام منداڵەکانی بچووک بوون، منداڵی گەورەی نەبوو. وتی پێم وت کاک فڵان کەس مام فڵان کەس پرسیارێکم هەیە، من پیاوەکە خۆم دەیناسم، باشە تۆ خۆت تەمەنێکت هەیە و منداڵەکانت زۆر وردن، مناڵی گەورەت نییە؟ وتی نەوەڵڵا کە خێزانم هێنا 30 ساڵ منداڵمان نەبوو، 30 ساڵ هەرچەندێ دکتۆرم کرد ئەم لام کرد ئەو لام کرد، خوای گەورە منداڵی پێمان نەبەخشی. دەڵێت دوای 30 ساڵ بێهیوا بووم لە هەموو دکتۆر و لە هەموو چارەسەر و نەخۆشیەک، شەوێک لە شەوەکان هەڵسام نوێژم کرد، زۆر گریام، شەو نوێژم کرد، وتم خوایە گیان هەموو دەرگاکانم لێ داخراوە، ئەچمە هەر دکتۆر و هەر خەسەخانە و نەخۆشخانەیەک ئیزنم ئەدەن. ئەوە 30 ساڵە من چاوەڕێی منداڵم، خوایە گیان ڕەحمم لێ بکە منداڵم پێ بەخش. بە گریانەوە داوای منداڵی کرد. واللهی هەر ئەو هەفتەیە دەڵێ خێزانم واللهی حەملی پەیدا کرد، خوای گەورە بە سکێک دوانەیەکی پێمان بەخشی. واللهی دوای دوعاکانم ئەو شەوەی کە خوای گیان تەنها ئەوە لە دەرگای تۆ دەدەم، ڕەحم و میێرەبانی خۆت بڕژێنە بەسەرمان، منداڵمان پێ بەخشە. واللهی دەڵێ خوای گەورە دوانەی پێمان بەخشێ، الحەمدولایە کۆمەڵی منداڵی هەیە دوای 30 ساڵ. والله لەگەڵ خوادا ڕازگۆ بە خوای گەورە هەموو شتێکت بۆ ئاسان دەکات، شتێک نییە لای خوا قورس و گران بێت. کەواتە ئەم بانگەوازەی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم کە داوای منداڵی کرد، تەماشا دەکەی هەموو قانونێکی دنیای بچڕاند، شکاندی، چونکە ئافرەتێکی بەتەمەن منداڵی نابێت، بەڵام لای خوا هەموو شتێک ئاسان. بۆیە فەرمووی زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی یەریثنی وەیەریث من آل یعقوب واجعله ربی ڕەضیە، فەرمووی خوایە گیان منداڵێکم پێ ببەخشە، جێگای من بگرێتەوە و جێگای نەوەکانی یعقوب پێغەمبەر بگرێتەوە صلی الله عليه وسلم، کەسێک بێ ئەو دینەی خوا ئەو پەیامەی خوا بە خەڵکی ڕابگەێنێ، ببێتە میراتگری من نەک لە پارەدا، چونکە پێغەمبەران سلامی خوایان لەسەر بێ، وەک پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم ئێمەی پێغەمبەران سلامی خوایان لەسەر بێ میرات مناڵەکانمان میراتمان لێ ناگرن، واتە ئەوەی کە جێ دەمێنێ لە ئێمە هەمووی دەکرێتە خێر و سەدەقە، هیچی بۆ مناڵەکانمان نابێت. پێغەمبەران سلامی خوایان لەسەر بێ عیلمیان جێهێڵاوە، میراتی ئەوان عیلمە، ئەوەی کە لە دوای خۆیان بەجێیان هێشتووە بۆ وەرەسەکان نیە و بۆ منداڵەکانیان نییە، بەڵکو دەکرێت بە خێر و سەدەقە بە جیاوازی لەگەڵ ئێمەدا، بەڵامی ئێمە دەبێتە میراتی منداڵەکانمان. زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی خوایە گیان ئەم منداڵە پێمی دەبەخشی ببێتە جێگرەوەی من و جێگرەوەی نەوەکانی یعقوب پێغەمبەر صلی الله عليه وسلم، بەڵام واجعله ربی ڕەضیە، خوایە گیان منداڵێکم پێ ببەخشی خۆت لێ رازی بی و خەڵکی لێ رازی بێ، منداڵێکی پاک و جوان و چاکم پێ ببەخشە کە بەڕاستی خۆت لێ رازی بی. میراتی پێغەمبەران سەلامی خوایان لەسەر بێ ئەو عیلمەیە کە باسی دەکرێت. خۆشەویستان، ئیمامی ئەبوو هورەیرە ڕەزای خوای لێ بێ کە سەحابەی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم ڕۆژێک چوە ناو بازاڕی مەدینە، بە خەڵکی مەدینەی فەرموو ئەوە چی دەکەن ئێوە هەر خەریکی ماڵ و سەرۆت و سامان کۆکردنەوەن، باشە بۆ ناچن بۆ مزگەوتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم، ئێستا لەوێ میراتەکەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دابەش دەکرێت، بڕۆن میرات پەیدا بکەن، میرات بهێنن، میراتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. ئەم سەحابە کاتێم قسەی کرد خەڵکی کەوتنە ڕێ بەرەو مزگەوت بۆی میراتێک لە میراتەکەی پێغەمبەری خوایان صلی الله عليه وسلم بۆ بمێنێتەوە، شتێکیان دەستکەوێ لە ماڵی خۆشەویستی خوا صلی الله عليه وسلم. کاتێککە هاتن بۆ مزگەوت ئەبوو هورەیرەش لەگەڵیان هات ڕەزای خوا لێ بێ، تەماشایان کرد لێوە جەماعەتی قورئان دەخوێنن، لێوە جەماعەتی قورئان دەخوێنن، لێوە جەماعەتی قەری دەرزن،
وجبة كومل درز وتريتوا قرآن دخوين ريل وتيان أبو هريرة كوا ميراتك كوا مالك كباست كد فرمي أو ميراتي بيغمري خويا صلى الله عليه وسلم أو علم زانياري كد لدواي خوي بجيه الله أو ميراتي بيغمري خويا صلى الله عليه وسلم جا هر كسيك أو ميراته بشي لو ميراته هبت چەند خوا بەشی دابێت ئەو بەشەکەی زۆر گەورەیە ئەگەر خزمەتکاری ئەو دینە بێت بۆی خۆشەویستان واللهی ڕۆژی دێک کۆتاییمان پێ دێ بەڵام گرنگ ئەوەیە داوا بکەین خوای گەورە منداڵێکی چاکمان پێ ببەخشێت بەڵام ئێمە وەکو زەکەریا پێغەمبەر نین صلی الله عليه وسلم ئێمە دنیایین چۆن چەندەها کەس دەزانم کوڕەکەی حەزی کردو بێتە مامۆستایەکی ئاینی و خزمەتی ئەو دینەی خوا بکە باوکی هەڕەشەی لێەکە ئاڵێ وەڵڵاهی قبوڵی ناکەم باوەکیان حەزەکەم بڕۆمە شەریعە نا ئەبێ کولێ تۆ بێنی تاو بڕۆیتە بەشی پزیشکیەکان یا هەندەسە یا فڵان شت قبوڵ ناکەم خۆشی بە نوێژکەرە زانی خۆی بە ئەهلی بەهەشتی شەزانی ئینسانێکی فاشلی ئاوا مناڵەکەی حەزی بە دینداری و خزمەتکاری ئەو دینە بێ ئەڵێ نە بڕۆ شتێک بخوێنە پارەی تیا بێ پارە زۆر ماوانین بارەوەڵڵا زۆرێکمان وین ئەگەر مناڵەکەت حەزی لێی بوو زۆر باشە هانی بدە وەڵا نایڵم بڕۆیتە قورئان بخوێنی و دین بخوێنی بڕۆ شادەی پێیاکە بیانی پارە پێیاکەی با ئێمە خزمەتکاری ئەو دینە بین وەکو زەکەریا پێغەمبەر صلی الله عليه وسلم داوای منداڵ دەکا بۆی خزمەتی ئەو دینەی خوا بکات نەک بۆی پارە پێیا بکە و خزمەتی بکە با ئێمەش بەم شێوەی بین هەموو کات بڵێن خوای گەورە منداڵی چاکمان پێ ببەخشی ئەوە زۆر گرنگە کەواتە خۆشەویستان ئەوەی کە فێری بووین ئەمڕۆ ئەوەیە خەمی ئەو دینەمان بێت بەخوای گەورە ئێمەش ئەو دینەی خوا نەگەیەنین کەسانێک هەیە ئەو دینەی خوا دەگەیەنن لە ڕێی ئەکاونتەکان و فەیسبووکەکە و پەیجەکەی خۆتەوە بابەتی دینی بڵاو کردن نەک مانگی ڕەمەزان دوای مانگی ڕەمەزانیش خۆت بە خزمەتکاری ئەو دینە بزانە خزمەتی ئەو دینە بکە بەڵکو خوای گەورە ڕەحمت لێ بکات یا ربی خوایە لە گوناهی دایک و باوک و مردوەکانمان خۆش بی یا ربی خوایە شیفای نەخۆشەکانمان بدەی بە تایبەتی ئەوانەی داوای دوعای خێریان کردووە یا ربی خوایە ئاخرمان بەخێر بگێڕی کاتێ بمان مرێنی خوایان خۆت لێمان ڕازی بی خوایان لە کاتی عیبادەت و قورئان خوێندن و سەجدە و خواناسیدا لە کاتی نوێژدا یا ربی خوایە ڕەحمان لێ وەرگرەوە یا رب العالمین خوایان ئاخرمان بەخێر بگێڕە نوێژ و ڕۆژ و عیبادەتمان لێ قبولکە هێمنی و ئارامی وڵاتمان بپارێزە خوایان ئەم نوێژان و ڕۆژانی کە دەیگرین ببێتە کەفارەتی گوناهەکانمان و لێخۆشبوون یا ربی خوایە ڕەحمان لێ بکە ڕەحم و میهرەبانی خۆت بڕژێنە بەسەرماندا کاتێ بمامرێنە خوایان خۆت لێمان ڕازی بە آمين 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 وصلى الله على محمد وآله وصحبه أجمعين